السلام عليكم. عليكم السلام سەرچاو مامۆستا گیان ئەحواڵت؟ بژیت زۆر سپاس دەکەم لە خوای گەورە داواکارم کە تۆش زۆر باش بیت. الحەمدوللا مامۆستا لە پاش ئەو ئینجازە گەورەیان ئێمە خراپ بین. سەلامەت بی یاخوا مەبەستم ئەوەیە کە باشتر بی لە هەموو کاتێک. دەرێم یعنیەوە تێدا نییە. مامۆستا زۆر سپاست دەکەم لۆ ئەو ئەکادیمیا یعنی ئێستا برێم هەر چ شتێک برێم وەسفی ئەو شتە ناکرێت لە وەسفی ئەو ئیشەی کە دادنایە لەبەرەوەی ئەمە ئێستا گەورەترین شتمان لە ژیانمان بەدەستینایە خەونێک کە قەت یعنی نەمان دەتوانین ڕۆژێک هەست بکەین یعنی بەدەستمان هێنایە. ئەم سەردەمە مامۆستا پێش ئەو خۆ لە دەست پێ بکەین ئی قورئان لە کێشمەکێشم لەگەڵ مێشی خۆم حەزم دەکرد خۆم بەرامبەر خۆم بسەدم یعنی ئەوەندە هەستم دەکرد ئەو وێنە نیموچ لە بەرچای عالەم هەستم بەو شتە دەکرد کە ئەو نامەم دیت زۆر خۆشحاڵ بووم کە گوتیان قورئان گوتم ئێستا ڕۆژە ئەو شانوێکەیە فەرموو بزانەتون چ دەکەی بزانم ئەو وێنەی کە لە بەرچاوی من لە بەرچای عائیلەکەم برادەرەکانم ئەوانە ئەوەندە درم خۆش بوو هەستم کرد لە شانۆیەکەم جمهور بەس بە خۆمم دەستەی لێژنە هەر بە خۆمم شانۆکار هەر یعنی ئەوەندە خۆم تەنیا کردەوە لەگە خۆم هەر هەموو بەرنامەی حیاتم هەموو شتێک لە ژیانم شەداوم کرد هەموو شتێک یعنی هەستم نەکرد خۆمە کاتمە دەرێ و خەریکی ئەو خۆشترین شتی ئەو بەرنامەی چ بوو مامۆستا هیچ مێشکمان بە پلاندانان هیچمان دینەوە دەرسێکی 3 ساعتی لەلایەن مامۆستا نێچیروان و مامۆستا عەتا یعنی پێشکەش کرا کورت و پوخت هەموو نقاتەکان و هەموو بربەستەکان و هەموو شتەکانیان دۆمە جوان یعنی ڕێیەکان دۆمان ڕاست کرد مامۆستا زۆر مهمە لەسەر ڕێیەکی زەحمەت بی چاوچاخەکە لەگەر بی کە نەتوانی پێ بکەی زۆر ڕاست مامۆستا نێچیروان ئەو شەخسە ڕێک ئەو شخصە بوو مامۆستا لەبەرەوەی خوای گەورە نمونەی زۆر کات انشاءالله يعني براسي وصف ناكبه زارك اوي درستي ددا امش دنا يعني دنا بروجكت ابوي عادش صوره زمريغو امش راس درم ترساغوت او لبر كدي لدير من ما لجر او قصي من لدري خوم وصلت تربان لزي خوي قوتي انغمرين او اتما لبر كدي لدير ما يعني انسان اگر ازموني هبي زور زوان دتواني سخترين ريغا اصلا كازلو لو بدل انسان اگر لەگە بەشەری پرۆفیشنال لە ئیشی خۆی بی چەند ئیشی لە ئاسان زۆر ڕاست ئەو ڕێ و ئەو بەرنامانەی کە ئەوان دایانە ڕێک نقطە بە نقطە لە دووچوون ئەلحەمدولillah مامۆستا بە ئاسان نارێم ئاسان بەرێ ئەوەلەکانی ئەوەندە زەحمەت بوو ڕۆژ نەدەبا ئەمە نەگریە کە ئەو پولەدا نەداوەکو مامۆستا سەرۆک گوتی بەس ئەمن یەک وعدم لەگە خۆمدا گوتم دەبی کە دەرێم بەڵێ دەبی ئەوەم تاو کرد زارۆ مامۆستا شەش لە تەواوی ڕۆژەکە هەتتا شەشی بەیان ڕۆژی دووەم بس بودا دلا قريدة أوندا زحمة أوي كسورة النساء بس دوا برا الحمد لله جيش تحت حب دلا قرآنا بارك زور كرز يعني هست تذكرت نظام يعني زور هست شغل مصطلح الحمد لله أجر برنامج ياد جنا بايع مستحيل بوشتر بري ما مستأمن اشتكم هبو لميشكم درم ندعد مشكم عزيزتم بس كياد جوتي مش سنتي إشي بيبقي أوندا برهمي زياتر دبي يعني او وكو قريب وكو جوهرك بو امن بيتي ولا بروي بيشتري حزم دك اشتغل لبركم نم ديره دم قول لكم بيربم حزم يبي زور حزم بيشتغل لبركم وكو مشكم وكو خزان دابا يعني ها قرد بالطول كياد جهات او برنامجات اوندا افكاري لو من راس كردوا اوندا افكاري لو من راس كردوا يعني استا زور حمدي خوادكم تا بيترس دخيل حزم دخيل ديرو دراسه هیچ نەمدەوێرە مامۆستا بەڕاستی نەمدەوێرە خاتو ڕۆژە تۆ شکر هەموو قورئان لەبەر کرد الحەمدولillah مامۆستا الحەمدولillah لە پاش چالاکردنەوەی مێشک تۆ کە دەست کرد بە لەبەرکردنی قورئان بە ماوەی چەندێک هەموویت لەبەر کرد مامۆستا ئەمە لە دەی پێنج هەتا هەژدەی شەش بەس بەعزێک لە قورئانم لەبەر بوو لە ئەحقاف هەتا ناس لەگەر بەقەرە ئەوانم زۆر باش لەبەر بوو ئەوکان کەشم هەندێک خوێن بوو بەس زۆر لەمێش بوو دابڕابوون بەس ئەوانشم هەموو کردەوە ناو پرۆژەکە یعنی وەکو ئەوانەی ككون أوكو أويش أهلا بردك كده ولا بروي كذا يعني هموي تنكت بيتشو هموي لبركيت لا تقريبا سينوش لا دا ديتين ستهجدي شش خوای گەورە لێت قبول کە ئینشاءالله ئایا ئەگەر تەکنیکەکانی یادگە و ڕاهێنانەکان و خودی پرۆژەی چالاکردن نەبووە تۆ بە ڕێگا کلاسیکیەکانی کە جاران زانیوتە بۆ لەبەرکردن بەو شێوازە قورئان لەبەرکردایە بە چەندێک لەبەرتەکرد وما مستاكر بجم بين ساريكا ركتين ساريكا لبروي ما مصطا كهشتك لبيل سؤال بشتكم ده شبهان او ثم يوم كذبها مشتى عاد دايما اليوم دمك اليوم يبرين دارتك دمك او دبو هيكل دمك دبو او
يعني لنا زوج بوم بس بقوم لخم دقيشتم زور يعني ششي دياواز أزمون شي زور دياواز بو أو أزمونة دوشتي زور سيدي بمن بخشي ما مصطار أولاً إستا أجر برين هشتك ليش شبنا في السن أجبرين ورا بري هشتك بكا أو ده هيزو ما تشك زور زحمتي ما عندي ما مصطار أو ده زحمتي ما عندي إستا برين أوكي هزار لا برا درم ذكري دبروي بيتي بريم تزانم ليشكم إستا مستوى سندا وش مع هذا ما ندى القرآن كبيا إستا أو ده جيجنا كم راجع ما ندى كدوا يعني دائم درمنا كني سكب أجريانا كان بمثل هذا ودمجو نادي لين لبروي بزحمة لبر أو ها بمضروجة بشورش أتو دربنا أو شتيتو أها بزحمة بدستناها أصلا بتجيبي لو أو لو لبينها ترى ئەو تەکنیک و ڕاهێنانانە چی بوون کە لە یادگا لە چالاکردنەوە تۆ بەکارت هێنان تەمرین لەسەرکردن کە یارمەتیای بەو ماوە کەمە بتوانی هەموو قورئان لەبەرکەی في سبحان الله مصدر بحد هر تشتكم بشتك بشبهان ده يعني يكسر زي كده بو أزور طلبة هي دري أمن أفكاري خيال كردنم سنور دار أمن الحمد لله أوشتم زور زوان يعني زور أصلا دتوان بشبهنم أوشت زور أصلا لومي أصلا كرت لقيش تمرين مذكر كأو تمريناني كليات جورم كرت أهم مذكر زاروا بالساعات دوهر دستان دوشوا تمرين مذكرت حتى حتى باني أزور سوما إيش دهات مشش إواردهات مواد دخلت أزور دوهر دستان يعني أو وقت إشكاليات قبول الزور بتزيد ورم كرت أو مع العلم يجمع ياد كم فين دبر كورس الدبلوم مهات وكان دبي استبجدار كان أجبجدار ده كان أنا مش فاهمة دبلوم كبوبا من ساعتان جو ياد قملو رابقرا ياك مانجي ياد كأو هذا بس أو مانجا همو تمرين كان ذكرت هندك زار بس زيادة وش تمرين كان زور بجداري دبلومات كرت دبلوم إنجليزي بله ما صدومان إذا استوى تمام باش قرآن لو ما جسين إن شاء الله بزار ئێستا چەندێک ئیسفادەت لە دبلۆمی وەرگێڕان کردووە والله ما زور بس بخوشم إنجليزي باجي بو بس إنجليزية شيء راندوملي يعني بأوي بعشوائي زور شيء زور أدفانس دزاني زارو بشتي زور سرتين بس لا الدبلومة يارمەتیای بۆی ڕێکی کەیتەوە زور ما مستعر والله زور أو استا كبشت مولا زيادة هز برنامج كده كم هايست بس عندك دابرة مهانة أي قسەی تۆ چییە بۆ ئەوانەی کە ئەڵێن خولی چالاکردنەوە گرانە خولی دبلۆمی وەرگێڕان گرانە یعنی ئێمە بەنسبەت ئاوات ئەکادیمیەوە کە سەیرەکەین ستافێک بەو شێوازە ماندوو ئەبێ منهەجێک بەو شێوازە دانراوە ئێمە بەڕای خۆمان گران نییە بەس خۆ ڕێی ئێمە حسێب نییە تۆ کە بەشدار بوویەکی خوێندووتە ڕێی تۆ چییە یعنی حەزەکەم بە سەراحەت پێمان بڵێ ئایا ئەم دەورانە شایەنی ئەوەن کە بە خەڵک ئامادە بێ بڕوا ناڕەحەتی بکێشێ و قەرز بکا و بێت بەشدار بێ بەڕای تۆ صراحة مامۆستا كرسالة مامۆستا سەفینەك دو دبلومەکە قوتم أو دبلومة وأوانا قوتي أو هاي أوانا قوتم سعركي بس شرحي دبلومەکەی دەکرد قوتم ئەمن دەزانم يعني ئەمن کە سیقەت بەیەکێک بوو ئاوا يعني زۆر بە ئاسان ئەم حەز دەکەم سیقەم بەیەکێک بی بەبێ لێ بپرسم برێ يعني شتەکە برێ چکە ئینکارم لە شتێکە بەڕاستی زۆر مجادلة بس كسيقام داك إسراء بخوم دروني خوم إسراء قوتي هر شرحي قوتي ما توسع ركيت بين بضي قوتي أواني بجداني أكل 100,000 داون أو ذكريداش كانوا أوانا 900,000 أوانا قوتم زور يعني يدرخهم زور خوش حابو بري أمن بيج وقتها لدورك بوم دستي ورقة قوتم أزد أوش هالشرحي لك قوتم خويا أوش ورقة ملولا أو كردي أوش استاكا هذا مقول بس بس ورقة كم تاني ودورها كواي قلت أنا زور خوش حاب ما تقولتي ما قالش تتواني بدي أنا والله قلت ما أستفيد أم فازة في جيرانه أشتانا أي قلت زور سباسو أنا بس خمنينا زي كسر بجدارين وكو السعر من نظام سعر كين فيه الزورنيا أو اللي برونية كمثلا بري خارج همو خارج باي خوي زور إشي بباريا لو أنا أتوصل برنامج كتبيتن هر أو برنامج نبي لو أنا بروجيكت اللي مش كتبي بس باور كمان مستعني خارج تستمر عمل زور زاري لقى دوسي برادري وأنا عندك كيف يجدكاتن 200,000 دتي زور بعتيادي زور بعتيادي إنزا أواشته كبناغي خود دابني باي أون دباره هري برأي من يعني حتى ببرادركم قلت وتملو بجارناك أنا عندك ديز بري بارو أنا بعضنا شيء دزبو زيرو يعني قلتم أو بعضنا درست بناكا بس قلتم أمن بم قلتم أو بعضنا لفروشم خون بنياد دنيم لبروي زور باشتر له ذاك إذا إنسان ما مصتا
دیدگەی ئینسان لۆ شت زۆر دەور دەدیتن کە چەند باش بە بنیانانی خۆ دەبی ئەوە ساسە بەڕاستی هیوا هەیە لەو فکرەدانە ئەوش حەسەب ئەوتەکەتیدە. ڕۆژەخان تۆ ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانی بەشداری چالاکردنەوەیان کردووە پێیان ئەڵی کە چی بکەن بۆ ئەوەی بەسەرکەوتووی وەکو تۆ بتوان تەواویکەن دوایی چیت هەیە بۆ ئەوانی کە بەشداری پرۆژەی قورئانەکەکەن چی بکەن بۆی بەسەرکەوتووی بتوان قورئان لەبەرکەن لۆ ئەو جەماعەتانەی ئسکەم من پێشنیارمە زۆر برادرم کردیا ئێستا حاليا برادركم لەناو ئەو بەرنامەی یادگەی لێ ئێستا دەگروپینۆ ڕسالەی سەوتی لۆ منار تازە یان تازەنە دوو ڕۆژ پێشستا گوتی ڕۆژ من ئێستا دەزانم ئەو لە حەفزی قورئانە مامۆستا گوتی ئێستا دەزانم ئەمن مشتی من چەند خۆ دەخا یعنی دێگۆ نازانم ئێستا بەس بە دوو محاضرە ئەوزان دوو محاضرە درا ئەو ڕاست ئەنجا نسحتم لۆ ئەوانە ئەوەیە باش شارەزای لە مشتی ئەو مشکە بناغی هەموو حیاتت ئەوە دیاری دەکەن لۆی کە شارەزای ئەو مشکی خۆت بی و بتوانێت هەتا شارەزای نەبی ناتوانانی بەکاری بینی کە توانیت بەکاری بینی ئەو تەکنیکانە بەکار بینی زۆر بێحەد ئیسفادە دەکەیت حەز دەکەم یعنی هەموو شتە وەلاوانێن بەس بابێن ئەو شتە تاقیب کەرەوە ئەو هەموو ستارە لەگەڵ خوێندن و ئەوانە با ئەوش تاقیبکەرەوە بزانن چی تێکچیانی زۆر ئیسفادە دەکەن بێحەد مامۆستا بەڕاست دەستەکانە خۆش بێ ڕۆژەخان باشترین قەرار کە بدەن ئەو قەرارێ زۆر سپاس ئێمە زۆر عەزیەتمان نای دەستەکانە خۆش بێ مامۆستای سیرمان دەکەم لەبەرەوەی لەو پرۆژە قورئانە فەزلی مامۆستای سیرمان بەسەر هەموو کەسێکدا دەسەپێرم لەبەرەوەی زۆر ماندی بوو لەگەرمان ئەو تەکنیکانەی ئەوی ئەو نسحەتانی ئەوی ئەمەی گەیاندە ئەو ڕۆژە خوای گەورە نمونەی زۆر کات ئینشاءالله لێوێ نەبووی گوتم ئەگەر شەفاعەتکردن یعنی ئەوەی حافظ قورئانی شەفاعەت بکە شەفاعەتەکەم لە مامۆستا ئاواتە سەلامەت یاخوا سپاس دەکەم ئەوە ئەوەی گەورەترین خەڵاتە کە کراوم لە هەموو ژیانمان کە بیست بێتم هەموو دەم دوعای خێرت دەکەم زۆر سەلامەت بێ یاخوا سپاس دەکەم ئامانەتی خوای گەورە خۆش بێ یاخوا زۆر مەمنون زۆر سپاس ئینشاءالله خوای گەورە لێمان خۆش ببێ و ئەم دنیا کەم و کورتە بتوانین تێپەڕێنین بە سەلامەت ئینشاءالله خوای گەورە باشتری بۆ داناوی